لا ڕۆژی 2 ئەیلولی 2023 لە گەڕەکی ڕەحی ماوەی شاری کەرکووک هاوڵاتیانی کوردی دانیشتووی کەرکووک دژی هەڵدانی خێوەت لەلایەن عەرەبی شۆڤێنی بۆ ڕێگریکردن لە گەڕانەوەی پارتی دموکراتی کوردستان بۆ بارەگاکانی سەرکردایەتی خۆی لە کەرکووک وەستانەوە و داوایان کرد کە ڕێگەکان بکرێتەوە، بەڵام لە ئەنجامدا پێکدادان ڕوویدا 4 هاوڵاتی کوردی مەدەنی کەرکووک شەهید بوون، 15 کەسی دیکە بریندار بوون. بڕیارا کە حکوومەتی عێراق لیژنەیەک پێک بهێنێت لێکۆڵینەوە لەو ڕووداوانە بکات، بکەرانی ڕووداوەکە سزا بدرێن، بەڵام وەکو جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق لە کەرکووک ئەمڕۆ لە چلەی و شەهیدان ئاماژەی بەوە کرد لیژنەکە کارەکانی خۆی ئەنجام نەدا و لە دەرەوە یاسا بڕیاریدا. من زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتەوە کۆمەڵێک پرسی دیکەی پەیوەندیدار بە کەرکووک و هەرێمی کوردستانیشەوە بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت. دکتۆر شاخەوان ئەم کاتت باش، بەڕێزت ئاماژەت بەوە داوە کە ئەوان ئێوە ئەنجامەکانی لیژنەی لێکۆڵینەوەتان ڕەت کردوتەوە بەوەی کە نایاسایی و نادادپەروەرانە بووە، ئەکرێت بزانین کە ئەنجامەکان چی بوون، ئایا ڕاگەێنراوە؟ زۆر سپاس ڕێز و خۆشەویستیم بۆیەوە بۆ بینەرانتان دیارە دەمەوێت بابەتە ڕاست کەمەوە. سەرەتای بابەتەکە تێبینیمان لەسەر لیژنەکە هەبوو، بەڵام دوجا سەرۆکوەزیران بڕیاری دروستکردنی لیژنەیەکی نوێیدا و بڕیاریشیدا لیژنەکە بێت سەردانی کەرکووک بکە و سەردانی کەسوکاری شەیدان کاوە گوێ لەوانیش بگرێت و لە بریندارەکانیش ئەوجا بڕیار بدەن، بۆیە دەستکاری کرا پێشتر، بەڵام ئەوەی ماوەتەوە ئێستا ڕاگەیاندنی ئەنجامی لێکۆڵینەوەکانە. ئێمە لە کۆبوونەوەی تەحالفی ئیداری دەوڵەت باسمان لەو مۆزوعەکە لیژنێکمان پێکێناوە، ئەو لیژنە دوو کۆبوونی لە بەغدا کرد، لیژنەکەی کە تەحالفی ئیداری دەوڵەت دروستی کرد بە فرسەت زانرا جا لە بابەتی خۆپیشاندانەکان لە بڕۆی لیژنەکە لیژنێکی باڵایە کەسایەتی سیاسی باڵای تایە هەندێک مەهامی تریشی پێڕاست پێدا کەویش بابەتی بارەگاکانە، بابەتی تەوازنە لە دەستگا ئەمنیەکانە، تەوازنە لە دەستگا ئیدارەکانە، بابەتی ڕێگریکردنە لە کشت و کاڵ، ئەمانە هەمووی ئەو لیژنە بارکی ئەوان سپێردرا و ئێستا چاوەڕێی دوایین راپۆرتی حکوومەتین و بەوردی چاودێری بابەتەکەکەین و بە هیچ شێوەیەک ڕێگە نادەین کە ئەو راپۆرتە بەلاڕێدا ببرێ، چونکە لە کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیران لە پێش هەموو سەرکردە سیاسیەکان بە ڤیدۆ ئەو بابەتە پێشاندا کە چۆن چی هێزێک تۆمەتبارە و ئەومان هێشتا بۆ ئێلام کەشف نەکرا، بەڵام دەستگا ئەمنیەکانی متەوەڕد تێوەگلا و لە کێشەی کوشتنی گەنجانی ئێمە دەستنیشان کراون و تا ئەو ساتەی کە تەقاکەن و گەنجەکانی ئێمە ئەخەن. بۆیە سەرۆکوەزیران بەڵێنیدا لێکۆڵینەوەی تەواو بکە و بە پرسی باڵای سەربازی ئەم شارەش لە کارەکەی دروبخاتەوە. باشە دکتۆر شاخەوانە گەر ئەنجامەکانی لێکۆڵینەوەکە لە ئاستی پێویستانە بێت و دادپەروەرانە بێت، هەنگاوەکانی داهاتوتان چی دەبن؟ ئەتوانن لە چه ڕێگەیەکی دیکەوە کار بۆ شەفافیت و بەجێگەیاندنی ئەو ئەرکانە بکەن کە ئێستا لە ئەستۆتانە؟ تەمان ئەگەر بەبییرتان دێت پێش ماوەیە گەنجێکی ئەمە لەلایەن مەفرەزەیەکی ماتۆرسوارێک بوو، لەلایەن مەفرسێکی ئاسایشی نیشتیمانی و ئەمنی وەتەنی شەهید کرا کە لە کارە گەڕایەوە، دیسان ویستیان کەیسەکەی بەلاڕێدا ببەن و تەنانەت ئەو کوڕە کە شەهید بوو خەریک بوو بە تۆمەتبارشی لە قەڵەم بدەن، بەڵام هەم کەیسەکەمان ڕاستکردەوە هەم پێرێ ئەوان بە تەواوی مافی خۆیان گەیشتنەوە خانەوادەیە، بە هەمان شێوە ئەمانیش نەیاڵین کەیسەکەیان بەلاڕێدا بڕوا و نە مافیشیان بخورێت، چۆن سەرۆکوەزیرانمان لەناو سەرخەت و شاندێکی ناردە ئێرە و گوێی لە کەسوکاری شەیدان کرد، بۆیە دەبێت راپۆرتەکەش واقعبینانە بێ وەکو خۆی چۆن هاتووە و کێ متەوەڕتە و هەر کەسێک فەرمانی بە شەیدکردنی گەنجەکانی ئێمەدا بێ، جا قایدی عەمەلیات بێ، وەزیری دیفاع بێ، هەر کەسێ بێ لە هەر ئاستێکا بێ دەبێت سزای یاسایی خۆی بخات، چونکە گەنجی ئێمە خوێنی گەنجی ئێمە بە فیڕۆ ناڕۆ. مێژوو شاهێدە گروپە تیرۆریستەکان لە ماوەی ڕابردووە توانیان زۆر لە شارەکانی عێراق لە ماوەیەکی کەما بگرن، بەڵام خۆڕاگیری و قارەمانەتی خەڵکی ئەم شارە ڕێگر بوو لە بەردەمەوەی کە تیرۆر بگاتە کەرکووک. خەڵکێک ئێستا هاتوتە سەر حازری هێزێکی ئەمنی هاتوتە ئەم شارە کە فیشەکێکی نەتەقان و خەڵکی نەپاراست و بێت لەبانەوە خەڵکی کە قوربانی داوە شەهید داوە بیان کوژێت و تیرۆران کەمە قابل بە قبول نییە و ئەمەمان نەک لێرە لە کۆبوونەوەی هێزە سیاسیەکان باس کردووە و بەردەوامیشە بینە دیفاعکردن لەو کەیسە. بەڵێ بەڕێز دکتۆر شاخەوان جیاواز لەم بابەتە کە هیوادارین بابەتە بەنجام بگات بنەماڵی شەهیدانی چاوەڕێی هەوڵەکانی نوێنەرانی کردووەک و جەنابتان و فراکسیۆنە کوردیەکانن لە پەرلەمانی عێراق، بەڵام پرسی موچە و شایستەداراییەکانی هەرێمی کوردستانی شەستا بابەتێکی گەرمە، قۆناغێک لەو پارەیەک ئەنێردراوە کە بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ 2 مانگماوە 700 ملیاری دیکەش بڕیارەکە بنێردرێت. ئەم بابەتە بەکوێ گەیشت؟ هیچ زانیاریەکی ورتان لەسەر ئەم پرسە هەیە؟
طبعا هەموو هەوڵەکان بۆیە کە موچە لە کێشەی سیاسی دوور بخرێتەوە موچە لە ئینفاقی فعلی جا بکرێتەوە چۆن ئێستا بۆ باقی پارێزگاکانی تری عراق پەیوەندی بە ئینفاقەوە نیە چونکە گەر تەماشای ئینفاقی فعلی عراق بکەیت دەبێت موچەی عراق صرف نەکرێت چونکە سەرۆکوەزیران تا ئێستا ئیطلاقی بودجەی وەزارەتەکانی نەداوە تا ئینفاقی فعلی بەرز بێتەوە بتوانێت موچە بدات چۆن بۆ ئەوان لە ضمن ئینفاقی فعلی نییە دەبێت بۆ ئێمەش بە هەمان شێوە بێ ئێمە ئیمزامان کۆ کردووە سەرجەم فراکسیۆنە کوردستانەکان و هەندێک فراکسیۆنی تریش من باسی ئیمزایقی ناکەم کە بۆ مزایدی سیاسی بوو ئێمە ئیمزامان کۆ کردبووە خەڵکێکی تریش چوو بوو هەم ئیمزای کۆ کردبووە تو دوو ئیمزا بۆ چیەکەی ئێمە ئیمزامان کۆ کردبووەوە ئەو ئیمزانی کە ئێمە کۆمان کردەوە ڕەزامەندی سەرۆکایەتی پەرلەمانمان پێ وەرگرت نووساوی پێکرا بۆ سەرۆکوەزیرانی عراق بۆی داخلی جەدوەل ئەعمالی ئەنجومەنی وەزیران بکاو ئەو بەرگەچکەمە پێویستی بە تەدەخلی تەشریعیە تعدیلی پرۆژه یاسای بودجە هەیە ئەنجومەنی وەزیران دەبێت لە کۆبوونەوەی ئاسایی هەفتانی خۆی ئەو ئیمزانەی ئێمە ئەو داوای ئێمە بەجیاکردنەوەی موچەی فەرمانبەران لە ئینفاقی فعلی بخاتە جدولی ئەعمال و دەنگی لەسەر بدرێەوە ئەو تعدیلە بێتە پەرلەمان لە ناو پەرلەمانە دەنگی لەسەر بدرێ و فەرمانبەرانی هەرێمی کوردستان تێکەڵ بە ئینفاقی فعلی نەکرێ موچەکانیان و ئەساسەن بودجەی ئەوانیش لە جدوەلە بەجیان نووسراوە 9 تریلیۆن و 299 ملیارە ئەو 9 تریلیۆن و 299 ملیارە دەبێت حکوومەت سەرفیکە ئەوەکانی تر دەبێت خازع بێ بۆ نیقاش و ئێستاش دیوانی ڕقابەی مالی لێرەیە هەموو لێک بۆیە کە فەرمانبەران موچەکانیان مانگانە بدرێ و جیا بکرێتەوە لە کێشەی سیاسی و لە کێشەی یاساییش. باشە دکتۆر شاخەوان پێتان وایە ئێستا هیچ بربەستێک هەیە بۆ نەناردنی 700 ملیارەکەی دیکە بۆ هەرێمی کوردستان یا جارێکی دیکە دەبێت حکوومەتی هەرێم هەوڵ بۆ قسەکردن لەگەڵ حکوومەتی بەغدا بدات تا بتوانێت ئەو بڕەپارێش بنێردرێت؟ حکوومەتی عێراق فەرمانی کردەوە بۆ بانقانە کە تەمویل بکەن بۆیە پێویست ناکات جارێکی تر ڕەزامەندی وەرگێ بڕیار هەیە و تەنها لەسەر بابەتی تەمویلە دەمێ ئەو پرۆسەیە تۆزێ زیاد بکرێ و دەمێ شتێکم بیر نەچێت لەسەر بابەتی موچەی فەرمانبەران ڕاستە سەرۆکوەزیرانی ئەعلانی نەکرد بەڵام لە دانیشتنیکی لەگەڵ سەرۆکوەزیران ئەو بابەتەیان ڕێگەچاریان بۆ بابەتە دانا بکەیەوە تا بخرێتە سەر سیادیە یان ڕێگەچارێکی بۆ بەدامرێ بەڵام بەداخەوە لێرە زۆر بابەتەکان بە سیاسی ئەکرێن و کەشفکردنی ئەو بابەتەش و باسکردنی زیان بە پرۆسەکە گەینێت تا تەواو بێ نەگەوەی کە قازانچ بێت لەبەر کۆمەڵێک بانگەشەی پێشوەختی ئینتخابات بۆیە هەدەفمان ئەوە بێت کە بابەتێک ئەروژێنین هەدەفمان ئەوە بێت کە خزمەت ئەو شەریحە بکە پێشتر باسییان کرد کە دە لە سەدی با بڵێن موچەی فەرمانبەران ئەوانەی کە ئیدیخاری ئیجباری کراوە ئەگەڕێتەوە کوا نەگەڕایەوە کە خراە دەنگدان کەس دەنگی نەدا بۆ ئێمەمانوێ پرۆژەکە تەواو بە دەنگی لەسەر بدرێ ئەو جار ببێتە مەکسەبە جا هەر کەسێکردی دەستی خۆی. باشە سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوت یاریمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانەوە کە وەزیری وزەی تورکیا لە ماوەی ڕابردوو داوەتی کە هیچ کێشەیەک نەماوە دەتوانن هەناردەی بکەنەوە ئێستا پرسەکە لای حکوومەتی عێراقا ئەم بابەتە کەی دەکرێت بڵین بە فەرمی حکوومەتی هەرێم دەتوانێت لە ڕێگەی بەندەری جیهانەوە نەوت هەناردە بکات ئەمە کێشەکان چارەسەر دەکات؟ پێشتر حکوومەتی عێراق هەموو ڕێکارەکانی تەواو کرد بۆ هەناردەکردنەوەی نەوت تورکیا داوای کرد کە لەو بابەتەی کە هەیە عێراق داوای قەرەبووی ئەو بڕەپارەی لێ کرد لەوە لێ خۆش بێت و تورکیاش لە بەرامبەر ئەوە سکاڵەیەکی تۆمار کرد بۆیە هەموو لایەک لەوە تێگەیشتن هەناردەکردنی نەوت چەند زیان بە تورکیا ئەگەیەنێ بە عێراق دووەندە چونکە ئەم 400,000 بەرمیلە لە کۆی بودجەی عێراق دانراوە کەواتە لەو سەر ئەگەر هەناردەی نەوت نەکرێ عەجزی عێراق بەرەو زیادبوو نەڕات عێراقیش پێویستی بەو بڕەپارەیە و ئەو کاتە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەچێتە سندوقی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە ئەو سندوقە خاصە و کراوەتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر کێشەکان حەلەکات و تاخیربوونیشی ڕەنگە ژێرخانی نەوتی هەرێمی کوردستانی زەرری پێ بگەێنێت جناب دەزانین جارێ تا ماوەیەکی تا بگاتە حەجمی تەبیعی خۆی پێش بڕینی ماوەیەکی باشیەوێ بۆیە ئەو بابەتە لە دراسەن لێک تێگەیشتنی تەواو هێت تەوقع دەکەم لە ماوەکانی داهاتووی نزیکە ئەو پرۆسەیە کۆتایی پێبێ. بەڵێ بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق لە کەرکووکەوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سوپاس.